چیرۆکەکانی مەسنەوی نووسین و ئامادەکردنی محەممەد قاسمزادە وەرگێڕانی بەرزان محەممەد. ئەم بەرهەمە لەلایەن ناوەندی چاپەمەنی ڕۆژهەڵاتەوە چاپ کراوە. خوێندنەوە و بەدەنگیکردن دەستگای میدیایی هاوڵاتی. دەفتەری یەکەم. تۆمەتبارکردنی لوقمان بەوەی میوە تازەکانی خواردووە. لوقمان وەک غوڵام لای ئەربابەکەی دەژیا و تەنانەت لە نێو غوڵامەکانیشدا هیچ پلەپایەکی نەبوو. ئەوە گەرچی ڕەشپێست بوو بەڵام چاوکراوە و هۆشیار بوو. هەموو جارێ ئەرباب غوڵامانی دەنار بۆ باخ تا میوە بچن و بیهێننەوە. لوقمان پاشاوخۆری غوڵامم ئەوان میوەکانیان کۆ دەکردەوە و دایان خواردن و پاشان بە ئەربابیان دەوت لوقمان میوەکانی خواردووە. ڕۆژێ ئەرباب بە بیستنی قسەی غوڵامان لە لوقمان تووڕە بوو لالوود بوولی. لوقمان بە دوواداچوونی کرد و تێگەی هۆی تووڕەبوونی ئەربابەکەی چییە؟ بۆیە ڕووی تێکرد و وتی ئەی ئەربابی پایەبەرز تاقیمان بکەرەوە هەر هەمومان. ئاوی گەرممان دەرخوار بدە و پاشان تۆ سوارە بە سارادا بکەوە ڕێو بە پیادە بمان ڕەتێنە. اینجا بڕوانە چۆن ڕازی هەمووان ئاشکرا دەبێت. ئەرباب فەرمانی بە ئاودارچیدا کە ئاوی گەرم دەرخواردی هەموویان بدات و ئەوان لە ترسانە خواردیانەوە. پاشان بە فەرمانی ئەو بە نێو کشت و کاڵ و دەشتەکاندا ڕایان دەکرد. بەهۆی ئاوی گەرم و ناڕەحەتی ڕاکردنەوە هەموویان حاڵیان تێکچوو. ئاوەکە زۆری بۆ زگیان هێنا. ئەو میوانیان هەڵهێنایەوە کە خواردبوویان. ئاوەکە فشاری بۆزگی لوقمانی شێنا وەلێ ئەو بەز ئاوی هەڵێنایەوە. بەم شێوەیە لوقمان بە ئەربابەکەی سەلمان کێ میوەکانی خواردووە و درۆ دەکەن. لێکدانەوەی چیرۆکەکە. ئەم چیرۆکە تیشک دەخاتە سەرە و بابەتەی کە خاوێنی دەروون تاقە هۆکارێکە دەتوانرێ بەهۆیەوە لە توشبوون بە بوختان ڕزگارت ببێ. لوقمان کە دەرونی لە حرامی بوختانەوە دوورە بە سەربەرزی لە تاقیکردنەوەدا دێتە دەرێ و ئەوانەشی دەرونێکی پیسیان هەیە و ماڵی دزی لە زگیاندایە سەر شۆڕ و ڕسوا دەبن.